بالا خۆشەویستانم ڕۆژی گیانی ڕێکخراوە ناحکومیەکانە و باس لە کۆمەڵەیەک دەکەین کە بەڕاستی کەم گەنجێ لەناو ئەم کۆمەڵەیە پێنەگەیشت بێت و دەرنەکەوت بێت ئەویش کۆمەڵەی خوێندکارانی کوردستانە. جا لەم ڕۆژەیە وەکو ئەوانیش بێگومان وەکو ڕێکخراوێکی ناحکومیش دەتوانن کار بکەن هەرچەندە لەسەر بە حیزبە بەڵام بەڕاستی حیزبایەتیان بە کەس نەفرۆشتوەوە تەنها خزمەتێکی بێپایانیان کردووە گەنجان خوێندکاران. جا کۆمەڵی خوێندکارانی کوردستان هەمیشە ساڵانە هەمیشە بە بەردەوامیش هەم لە ناو زانکۆکان هەم لە نێو خوێندنگەکاندا چەندین خزمەتی جۆراوجۆری کردووە لە پێناو پەرەپێدان بە توانەکانی گەنج و دەرخستنی توانەکانیان و پاڵپشتیکردنی پەروەردە کە نیەتێکی سەرەکی ئەم کۆمەڵەیە کاڵین پەروەردەی نێو خوێندنگە و زانکۆکە کاڵین پەروەردەی تاک گەنج لە ڕووی توانا و لێهاتوویەوە. ئەنج ئەمڕۆ باسێکی چالەکیەکانی ئەم کۆمەڵایەکەین کاکە شارۆشیروان بەڕێزان کارمەندی بەشی ڕێخستنی کۆمەڵی خوێندکارانی کوردستانن لا سوێدە لەگەڵمان میوانە کاکە شارۆ زۆر بەخێر شارۆ کۆمەڵی خوێندکارانی کوردستان مێژوویکی دێرین لە خزمەت لەو بابەتانی کە باسمان کرد چەندێ وەسفی تریشی کێنێشتا کەمە بەڵام ئەمێ بپرسم یەکسەر لەوە دەست پێ بکەم ئێستا گەنجێک ئەگەر ببێ بە ئەندام لە کۆمەڵی خوێندکارانی کوردستان دەبێت چی بکات هەنگاوەکان چییە لەمەوە پێم خۆشە بچینە ناو کار و چالەکەکان. باشە لاینتان باش دەستان خۆش بە گرنگیدان بەڕاستی بەم بابەتە بخۆی بۆ خۆی گرنگە لەبەری ئەزان کارەکراوەکان و بەجاریکە ڕێی کۆمەڵی خوێندکاران لە سەراستی ناوچەکە و جیهان بەتابەت کاریگەری و ڕۆڵ و سەنگی خۆی سەلماندووە. یەکسەر داخلی پرسیارەکە دەبم دواتر تەفاسیلی بابەتی ڕێکخراوەکان باسەکەین. لە ئێستاە ئەنداموو لە کۆمەڵی خوێندکارانی کوردستان لە چوارچێوەیەکی کاری ڕێکخراوی خۆیە هەر کەسێک کە بەتایبەت خوێندکار و گشتیش بۆ هەر کەسێکی دەتوانێت بێتە ئەندامی کۆمەڵی خوێندکاران ئاویش لە میکانیزمێکی دیاریکراوە کە ئێمە ئێستا فۆرمەکان بە فۆرمێکی ئۆنلاینە هەنی واتە ئەندامون بە فۆرمێکی ئۆنلاینە بەڵێ بە فۆرمێکی ئۆنلاینە خوێندکار بەڵێ تەواو لە وێبسایتی کۆمەڵی خوێندکارانە ئەم لینکە کاتەوە بوون بە ئەنجام هەڵەبژێرێت لە ناوی سیانی و زانکۆ و پەیمانگای خود ئامادەیەکەی دواتر ژماری تەلەفۆن و ئیمێڵ ئەگەر پێم خۆش بێت لەگەڵ نیشانەکەی داخڵەکە لە ناویشا پلی ئەندامێتیمانەیە ئەنداممانەیە ئەندامی چالاک و ئەندامی پشتیوانیمانەیە کە ئەم پلێ لەسەر خواستی خوێندکار خۆی هەڵێبژێرێکە کام لەم ئەندامانە هەبێ لە دوای پڕکردنەوەی ئەم فۆرمە ئێستا ئەگەر جەنابتان پڕیکەنەوە ڕاستەخۆ بن ئەندامی کۆمەڵی خوێندکارانی دواتر ئێمە هەروەها لە بەرامبەر بۆ نمونە پێناسێکمان هەیە بۆ ئەندام بووەکانمان هەر کەسێک ئەم لیکە پڕکاتەوە دواتر دەتوانێت داوای پێناسکە ئەو کاتێ ئێمە پێناسی کۆمەڵی خوێندکارانی بۆ دروستەکەین و ئەبێتە ئەندام لە کۆمەڵی خوێندکارانی نا هیچ مەرجێکمان نییە چونکە ئێمە خۆ دەزانین لە ناوەندەکانی بەتایبەت زانکۆ پەیمانگاکان کۆمەڵی کەسمانەیە کە جایەکتر دەستیان بە خوێندن کردوێتەوە لە دوای داوەڕانە بڕۆ ئەوانیش هەرمافیوانە بنانزانی کۆمەڵی باشە کاکە شارۆ ئێوە چۆن خزمەت بە خوێندکارانەکەن بۆ نمونە ئامانجی کۆمەڵەکەتان چیە چۆنتانەوێ ژیانی خوێندکاران و گەنجان باشتر بکەن لە چه ڕێگایەکەوەم کاراکەن. بەڵێ ڕاستی کۆمەڵی خوێندکارانی کوردستان هەر لە ڕابردوو شۆڵێ مێژۆگەی و کە دروست بۆ خۆتان ڕاتان ڕوونەکە لە ساڵی 1976 کە لەسەر دەستی سەرکردەوە ڕابر سەرۆک مام جەلال دامەزراوە بە هەمان نەفەس و میکانیزم تا ئێستا کارەکە میکانیزمەکە و نەفەسی کۆمەڵی خوێندکارانیش خزمەتکردنە بە سەرجەم کایەکانی خوێندکار هەر لە ئامادەیەکان و لە پەیمانگا و لە زانکۆکان و دواتریش هەروەها ئەم میکانیزمە خۆی لەوە بینێتەوە کە لەڕێی پرۆژە و چالاکی و پاڵپشتی خوێندکارەوە بەردەوام بێ لە کارکردن بۆ بەدەزێنانی مافەکانی خوێندکارە یاخود پێویستیانی کە خوێندکار هەیەی ئێمە بتوانین بۆی پڕکەینەوە یا ئەگەر بتوانین دەستێکی هاوکار و هەمەهەنگ بین لە بینی خوێندکار و لایانی پەیوەندیدار چ لە زانکۆ پەیمانگاکان چ لە حکوومەت یا لە هەر جیهەتێکی تری حیزبی یاخود حکومی لە مێژووی کۆمەڵی خوێندکاران ئەتوانین بڵێن شایەدی ئەوەیە کە توانیمانە و کۆمەڵەکە توانیوێتی بۆ ئەرکی خۆی هەستێ کە تا ئێستا ڕەنگە سەدان و هەزاران کادری بەتوانە و لێ هاتوومان خسپێزە ناو کۆمەڵگاوە لە پێگا هەستیارەکانی حکوومەت و حیزب یاساکارەکەن و ڕۆڵی گەور و گرنگیانی و خزمەت بە کوردستان و وڵاتەکەن ئەم میکانیزم و نەفەسی کۆمەڵی خوێندکاران گەرە ڕابردووە هەیە بۆ ئێستاش بە هەمان میکانیزم لە هەمان فۆرما بەڵام زیاتر فۆرمەکانی ئێستا چالاکی زانستی و دروستکردنی کادر و هەروەها پێگەیاندنی کەسایەتی ڕۆڵی خوێندکار و ئامادەکردنێتی بۆ بازاری کار یاخود بۆ سەرکردایەتی و بۆ پێشڕەوی و بۆ ڕابەرایەتی ئەوەندە لە چوارچەوەی کارێکی ڕێکخراوەیی
هاکەزاییە تەماشای کۆمەڵی خوێنکاران ناکرێت وەکو ناوەندێکی زانکۆیی وایە بەڕاستی 114 ناوەندی چالاکیتان لەنێو وەبسایتەکە نووسراوە لە 114 ناوەندی چالاکیمانێ ئەم ناوەندانە چین کاریان چییە چۆن چالاکیەکانن ئەنجام ناوەندەکانمان بەدەر لە ناوەندە ینی زانکۆ حکومی و ئامادەیەکان ئێمە لەسەر ئاسی ڕێکخراوەکان بین لە جیهانە کارەکەین ئەم ناوەندانە ئەمە توانیمانە کۆمەڵە چالاکی پرۆژە گەورەی تیا بناسیێنین ینی بە نمونە کە ڕەنگە دواتریش لە باشی ینی بابەتی چالاکیەکانمان ئاماژەی پێ بمەوە ئێمە لە ساڵی ڕابردووە نزیکی 800 بۆ 100,000 خوێندکار 80 بۆ 100,000 خوێندکار ئێمە سونمەل بوو لە چالاکی پرۆژەکانمان لەم ناوەندانە کە لە سەر و 100 پرۆژەکە ئەنجاممان ناوە و هەروەها توانیمانە کاری میکانیزمی کاری ڕێکخراوەی لەم ناوەندانەیە پەرە بە توانە و زانستی خوێندکار بین ژنگێکی وا بە خوێندکار بڕخسەنین کە ئەو لێهاتووی و ئەو توانە و ئەو خەسڵەتی کە لە خوێندکارە هەیە ئەو حەزوی وایەتی کە هەیەی لە کاری ڕێکخراوی ئێمە پەری پێ بەکردنەوەی خۆلا بە ڕخساندنی ژینگەی زانستێکەیەتی یاخود دەستگرتنیەتی یاخود پڕکردنەوەی و پێداویستانێکە هەیەی لەسەر شاشەش بەورێرە لەسەر شاشە دیمەنەکان هەن کە هەموو چالاکی جۆرە و جۆرن هەمووشیان هەستەکەم هەموو زانستین وانە کۆڕ و سیمیناری تایبەتن پانێڵی تایبەتن لە ڕووی زانستەوە کەسانی سپۆڕ و شارەزاش ئەو وانانە ئەڵێنەوە مەبەستانەمە لە پێگەاندنی گەنجە بێکمان وایە بەتەشید کاگاری ئێستا هیچ ڕەنگە لەو ئینانی کە لەسەر شاشە دیارە لەو پرۆژانە وەرکشۆپ و سیمینارێک بێت لەسەر بابەتی پەرەپێدانی خوێندکار کە ئەمە لەلایەن سەررجەمیان لەلایەن دکتۆر و پرۆفیسۆرەکانەوە درێتەوە بەس پاسەوە کە سەررجەمیان هاوکار و هەماهنگی کۆمەڵی خوێندکارانن لە پەرەپێدانی گەنج و لە پەرەپێدانی کادرانی ڕێکخراوەکە و هەروەها سەررجەم خوێندکاران بە بێ جیاوازی بەڕاستی لە سەراستی کوردستان ئەمەیان کە پیشان ئەدرێ بە نمونە ئەمە یەکێکە لەو پرۆژانی کە داهێنەرانی ئایندە بوو کە ئێمە لە مانگی یەکی ئەمساڵ لە سلێمانی ئەنجامانە کە دەستگرتنی کۆمەڵێک پرۆژەی زۆر دیار و گەورە بوو بۆ کوردستان کە لەلایەن کۆمەڵە گەنجی داهێنەرەوە کۆمەڵی خوێندکاری داهێنەرەوە تەنها پرۆژەکەیان هەبوو ئێمەس بەسپاسەوە توانیمان پاڵپشتیان بین لەم لە ڕووی مادی هەم لە ڕووی پاڵپشت بۆ جێبەجێکردنی پرۆژەکانیان و هەروەها کۆمەڵێک بابەتی پرۆژێکە وەکو نووسینی توێژینەوە و زانستی کە ئەمە لە ساڵی ڕابردوو ئەم ساڵیژە پرۆژەمان لە زانکۆی سلێمانی ئەنجامە و ئیشاڵە لە ساڵەکانی داهاتووەوە لە داهاتوو دیشەمانەوێت لە سەررجەم زانکۆکانی کە ئەنجامی بین بوو شێوەیە کە خوێندکار بتوانێت توێژینەوەی زانستی بنووسێ بتوانێت راپۆرتێک یا هەر بابەتێکی ترکە هەیەی بینووسێ کە ئەمە ئامادەیەکە بۆ بابەتی ماستەر و دکتۆرە لە داهاتوو بتوانێت زۆر بە جگە لەمانش کە ئێوە دەستی خوێندکاران ئەگرن بۆ ئەوەی کە بێنەنەوە بازاڕی کارەوە و پاڵپشتی تاویانەکەن لەگەڵ ئەوانەشە هانی خوێندکارانێن کە ئینتیمایان زیاتر بۆ خاکوونەتەوە کەشیانە بێت لە ماوەی ڕابردووەکە ئەو پارچەی کوردستان لە ڕۆژئاوا ئەم بەداخە خوشکوبراکانمان بەو شێوازیان لێ بەسەر هاو ئێوەکو کۆمەڵی خوێندکارانی کوردستان چیتان کرد بۆ ئەوەی کە خوێندکارانی ئێمەش پاڵپشتی بۆ خوشکوبرانیان دووپاتکەنەوە لە ڕۆژئاوا هەندێک من لە کار و چارەکیەکانتانم بینیەوە پێم خۆشە خۆت باسی بڵێ لە چوارچەوەی ئو کارە ڕێکخراوی کە تۆ لە ناوخۆی وڵاتێکە هاتە هەڵبەت تۆ بەشێکی لە پارچەیەکی ئەو وڵاتە و بەتایبەت کاتێک تۆ کار لەسەر خوێندکار و پەروەردی خوێندکارەکەی ئەبێت هەمیشە هەستی نەتەوەیەتی نیشتیمانی لە یەکەمین خاڵەکانت بێت کە کاری لەسەرەکەی بۆیە بەڕاستی ئێمە بە ناخۆشحاڵی کە ئەم بابەتە ڕوویاوە بەڵام بە خۆشحاڵیەوە توانیمانەیەکێک بین لەوانی کە دەستێکی دیار و هەمانگ بین لەگەڵ سەررجەم تاکانی کۆمەڵ خوێندکار لەناو کۆمەلگا بۆ پاڵپشتیان خوێندکارە چەندین کەمپینمان ئەنجامە چەندین چالاکیمان ئەنجامە لەسەر ئاستی نێودوڵەتی ئێمە یەکێک لەو بابەتانی کە هەمام و کۆکردنەوەی واژوو ئەندامبوون بوو لەناو ئەو ڕێکخراوانی کە هەبوو بۆ پیشاندانی دەنگی کوردی ڕۆژاوە بە جیهان کە پێم وایە لەناو کوردستانە یەکی بوون لە دیارترین ئەو ڕێکخراوانی کە لە سەرەتاوە دەستیان بە پڕکردنەوەی ئەم باگراوەندە کرد و دروستکردنی ئەم ئیمزایە کرد ئەمە وای کرد کە لەناو ناوەندەکانیشە جوڵەیەکی زیاتر دروست بێ کە هەستکەن ئەو خوێندکارە یاخود ئەو کەسی کە لەگەڵ ئێمە کۆنتاکتی هەیە و بەدەر لەوەش کە بینەری ئەمەیە هەستکا بەڕاستی ئەمە بابەتێکە کە جێ ئەوەنە ئیهتیمامە کە بتوانێت خوێندکار هەستی نیشتیمانی و هەستینەتەوەیت یا زیاتر دروست بێ دواتر لە ڕێ و کەمپینانی کە بەڕاستی کرا لەسەر ئاستی شاری سلێمانی و چ شارەکانی کەش ئێمە هاوکاری و کەمپینەکانی خۆمان و چ خوێندکارانی دەڕێمەوە گیانمانە ڕۆژاوکارەکانتان گیانە ڕۆژ خۆش بێ جاران لە ڕێگەی نوێنەرەکانی خوێندکارانەوە لە نێو
خوێنە لەگەڵ زانکۆکاندا کارەکان جێبەجێ بوو ئێستاش ئەم بابەتە ماوە یان بەم جۆرەیە یان بە پلێ نه بە هەمان جۆرە بەڵام میکانیزمی ئیشکردنەکەمان چۆنە ئێمە لەسەر ئاستی زانکۆ و پەیمانگا و ئێستاش لە تازەترین قۆناغا ینی لە هەموو زانکۆیە لە هەموو زانکۆیەک هەیە ڕەنگە ئەمەوێنی شتازە لێرە ئاشکایەکەم لەسەر ئاستی ئامادەیەکان ئێمە لە مای ئەم یەک دوو مانگی داهاتووە بە تەواوەتی دەستمان کردو بۆ میکانیزمە کە لەسەر ئاستی ئامادەیەکانیش بە خۆشحاڵی و نوێنەرایەتیمان دروست کردووە ئەمە بۆ مانای کە بتوانین دەنگی ئامادەیەکانیش و خوێندکارانی ئامادەیش بگەینە لایانی پەیوەندیدار و بگان بە ئێمە لەسەر ئاستی زانکۆکان بە هەمان شێوەیە لەسەر ئاستی هەر کۆلێجی زانکۆیەک نوێنەرایەتی هەیە و لەسەر ئاستی کوی زانکۆکەش نوێنەرایەتی زانکۆکە هەیە جای زانکۆکان هەر لە ماوەی ڕابردووە لە مانگیەک و ئەوانەیە گەر هەڵە نەبم هەڵمەتێکیان ڕاگەیان بوو بۆ پاکردنەوەی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی کە زۆر بە شێوازێکی باش ئەو زانکۆیان بەڕاستی پاکرد بۆ ساڵی پار لە زانکۆی سلێمانی کردن ئەم ساڵ لە زانکۆی پۆلیتەکنیک ئەنجامتان نا کاک شاروە ڕەنگە گەنجەکە بێسە دانیشتە گوێ لەم گفتوگۆیی ئێمە بێڵێ بۆچی گرنگە من بەمە ئەندامی کۆمەڵی خوێندکارانی کوردستان چونکە ئێمە بێمیشا گەنج سوودێکیە بێ بۆ سوودێکی هەمیشە بیرمان لای سوودەکەیە لای ئیمتیازاتەکەیەکە بیری دێکەینەوە هەر بەڕاستی بۆ گرنگە خوێندکارێک گەنجێک ببێ بە ئەندام لە کۆمەڵی خوێندکارانی کوردستان کاگاری هەمیشە گەنج لە ژنگەی زانکۆ و پەیمانگا من وەڵامەکەی زانم بەس پێم خۆش خەمیشەر تەواسی دەنویستم لەگەڵ جەنابتە گفتوگوی کەم ئەم بابەتە ڕنگدانەوەی ئەوەیە کە تۆ هەست بە یەکەم سەرەتا هەست بە ڕۆڵی ئەم ڕێکخراوەکەی بۆیە پرسیاری ئەوت بۆ دووبیسە بێ ئەم ڕێکخراوە چییە کە من تیا بماندا مێژوەکەی وکولی پێشتریش باسمان کە شایدی ئەوەیە کەم ڕێکخراوە گرنگە تۆ بیچە ئەندامتیە و لێستاشە خوێندکار کاتێک بێ خۆی بدۆزێتەوە گەنجێک بێ خۆی دۆزێتەوە لە چ بوارێکە بتوانێت کار بکات لە چ بازارێکە کارکە بازارێکی کارکردنی دەرویشەوە بێت چ لە کاری ڕێکخراوەی و حیزبی و حکومیە بێ چۆن بتوانێت کار بکە بۆچی کار بکە هەموو ئەمانە ئێمە لێستا پەرپێدارمان هەیە بکردنەوەی خۆل با وەرکشۆپ بە سیمینارە دووەها ئێمە بابەتی کاری ڕێکخراوی کۆمەڵی خوێندکاران تەنها بابەتێک نییە بۆی کە بەستنەوەی حیزبێ بێ بە کۆمەڵی خوێندکارەوە بە پێچەوانەوە دەستبەندکردنی مافی خوێندکارە هەروەها ینی ئێمە هەموو جارەکان دێجار کە لەگەڵ هەندێک لە خوێندکارانیش دانیشتن و قسەکەی من ئەنجەجارەڵم ئێوە ئەتانوێت تەنها شوێنکەوتوو بنیان ئەتانوێت بڕیاردەر بن یاخود ئەتانوێت خۆتان ڕۆڵتان هەبێت لە بڕیاردانە گرنگە کە تۆ لە بەو پێگەی کەتیایەتی چ پێگەیەکی خوێندنی بە یاخود بۆ دواتوی تریشا بە لە دوای دەرچوونیان لە زانکۆ پەیمانگاکان ئایا هەر ئەیانەوەکو خوێندکارێک بن یاخود ئەیانوێت کەسایەتیکی دیار و ڕۆڵێکی گەورە و گرنگیان هەبێت کۆمەڵی خوێندکاران ئەتوانی ئەم لینکەن دروستکە بە خۆشحاڵیشەوە ئەتوانێت لە ڕێی میکانیزمی کۆمەڵی خوێندکارانەوە لە ڕێی کارەکانیەوە بتوانێت پردێکی هەماهەنگ بێ و بتوانێت پەیوەندیکی باش لەگەڵ سەرجەم ڕێکخرا و لایەن و سیاسی و حیزبیەکان و حکومیەکان دروستکە کامەش ڕەنگە بۆ دواتوو هەم سوودی لێ ببینێت ئەمە کارێکی زۆر باشە بەدڵنیاییەوە وەرلانە گیان درێژەی ئەمانی کە کاکەشارۆش باسی کرد ڕێک هەمان پرسیار هەیە لە وێبسایتەکەیانە باشە بۆچی ببم بە ئەندام بچنە ناو وێبسایتەکەەوە ببینن ما بزانم نۆ خاڵیان نووسیوە یەک لە یەک گرنگترن کاتە تۆ ئەگەر گەنجێک خوێندکارێک تا سەنە بۆ بە ئەندام با پەلە بکە ئەم نۆ ئیمتیازە ئەم نۆ خاڵەکە هەیە بۆ هەموو خوێندکارە بۆ هەموو گەنجێک لە دەرەوەی کاری خوێندکاریش هەر گرنگە باشە ئەمە بۆ دوای خوێندکاریان گرنگیان لە قۆناغی خوێندکاریانە سود لە ئەوە بینن کە ئەندام بن لە هەردووکە لە کاتی خوێندکاریە لە چزمی کاری ڕێکخراوی توانێت کارەکانی خۆی پەرە پێبات توانێت سکیل و چالاکیەکانی خۆی پەرە پێبا بۆ مانایی کە ئەگەر ئیمتیازاتێکی هەیە بۆ نمونە دەنگێکی هەیە ناگات بە شوێنێک لە ڕێی کاری ڕێکخراوی ئەمەوە توانێت بگەینین بۆ شوێنە بە دەریش لەوە ئەتوانێت پەرە بەو توانا و لێ هاتووی سکێڵی کە هیبا کە هەیەی بە وەکو دوای ژوتم بەکردنەوەی وەرکشۆپ و سیمینار و هەروەها ئەو پانێڵانی کە لە ڕابردووە هەمان بووە و لە دوای دەرچوونیشی لە زانکۆ ئێمە ئەم خوێندکارە بە هەمان شۆر ئەندامی ئەمەیە جا ئەو خۆی پێخۆشە لە ئەندامبوون ئێمامێت چێتە سەر ئۆرگانیکی تری یا حیزبی کارەکە یا ڕێکخراوی کارەکە یا حکومی بەڵام ئێمە یعنی ئەتوانم بڵم ئەوەنە هاوکار و هەماهەنگە بین لە کاتی ئەندامبوونی ئێمە کە لە دوای دەرچوونی لە ئێمە هەمیشە کادری کۆمەڵی خوێندکاران باوەڕکەن هەمیشە کادری کۆمەڵی خوێندکاران ینی لە دەرەوە جیاوازی هەیە لەگەڵ هەر ڕێکخراوێک و هەر کادری شوێنێکی ترە ینی هەم لە ڕووی توانە و زانست و تێگەیشتن و ئاسی سەقافی تۆ بەردەوام ئەپدەیتی ئاگاداری خولێکە کرێتەوە من بۆ خۆم بەڕاستی لە کۆمەڵی خوێندکاران من هەر ساڵی باوەڕکە با ساڵی
لە 96ەوە بە باسیکەم باشە لە 96ەوە هەر لەناو کۆمەڵی خوێندکارانە بووین لە دوای ئەوەشکە 2000کان و 2005 و لە زانکۆش ئەمە بیکەم بە پرسیار بەڕاستی ئەمە لێت هەوێکەمان ئەوەی کۆمەڵی خوێندکارانمان هەبوو لۆگۆکەی پێما بە لۆگۆکە نەگۆڕاوەرە و لۆگوەیە تقریبی شتێک دەستکاری کراوە تۆزێک بەڵام هەر لە شکڵە کۆنەکاچێ هەوێ وێنەیەکی پێوە بوو جۆری خوێنەکەت و ئەندام بوونەکەت و پلەکەت ڕاستی لە هەندێکشان داشکانیشمان بووە ڕاست یعنی مەلزەمات بێن شتە ئەیت هەوێت کۆمەڵی خوێندکارانە پێەیە ئەم باجە ئەی خوارد ئەم باجی ئێستا چی داشکانی بۆکرێ لە یەکێک لە خاڵەکان هەڵە 100 ناوەندی بازرگانی داشکانی تایبەتی بوو بەڵێ لەسەر ئەو پێناسی کە باسمان کرد کە لە دوای ئەنجامبوون لە کۆمەڵی خوێندکارانە بیتە خاوەنی و پێناسە کۆمەڵێک داشکان وەرەگرە و کەسی کە خاوەنی پێناسەکەیە چ لە مارکتینگەکانی سەراستی بەو ناوچەیە بێکە خۆی دانیشتوێتی جاش سلێمانیە هەولێرە کەرک و کاڵبجێ هەر شوێنێکی ترە هەروەها لەسەر ئاستی بۆ نمونە بابەتی قاع و ڕاضە و جیم و ئەمانە هەروەها لە ئەو سێکتەرانی تری وەکو تەندروستی لە هەندێک شوێنی تەندروستی کە کۆنتاکتمانەیە و هەروەها لەگەڵ ئەو لایەنانی تری وەکو کاری ڕێکخراوەی بە هەمان شێوە یاخود کاری با بڵین پەروەردەیی و ئامادەی ئەمانە بە هەمان شێوە ئێمە داشکانی لەسرە ئەم پێناسە و ئێستا پلانمان بۆ هەیە کە ئەم داشکانە زیاتر و زیاترکەین بۆ کۆمەڵێک شوێنی کە بگرێتەوە و دانی تقریبان بە شێوەیە گۆنە فراوانیکەن کە خوێندکار بچێتە هەر شوێنێک ڕەنگە بە باشارە بە خوێندکار اینجا ئەندامی لەم کۆمەڵێ نه ینی گازەمەکە گاری پێم ناقشێومان کرد نا بەڵام ئەمە زیاتر شەکامان لە زەمی کاری خوێندکاری ئاژینە نەخێر ئەمە ئەنداممان هەیە خوێندکار بووە بەڵام دەرچووە سا تەخەڕوجی کردووە واتە خوێندکاریە بەڵام هەر پێی خۆشە لەگەڵمانە کارەکە و لە کۆمەڵە پرسیارەکەی من زۆرتر باوای لێ بکەم بۆ منە ئەگەر لە قۆناغەکانی خوێندکاریە قەراری ئەوە نایابێت کە ببی بە ئەندامێک لە کۆمەڵی خوێندکاران لە دوای ئەوە ئاساییە بێ بە ئەندام ئەمە ئەندامی لە لینگەکە کە پڕیەکەنەوە سێ جۆر ئەندامێتی هەیە ئەندامی چالاک گوتمەندام و ئەندامی پشتیوانیمانی ئەندامی پشتیوانی بۆ ئەو جۆرە ئەندامیەنەیە کە تۆڵێ کاتی تۆ بیت ئەندامی پشتیوانی واتە تۆ و کاتا خوێندکارنی ئەو کاتش تازە تۆی بە ئەندام بۆ ئەندامی پشتیوانی هەڵەبژێری ئێستا بڕیار داویتە ئەندامی کۆمەڵی خوێندکاران بە هەمان شێوەتوانی هەر سودمەندبی لە هەموو ئەو لەو فکتەرانی کە لەناو کۆمەڵی خوێندکاران ئاکرێتەوە بە نمونە لە پرۆژەیەکە لە چالاکیەکە لە وەرکشۆپە لە سیمینارە لە هەر شتێکی ترە توانی سودمەندبی لەبەرەوە ینی توانن ببنە ئەندام ئێوە ژەگەر پێتان خۆش و کێشەشمان یانی لەگەڵ پێم خۆش کاتە بە هەندێک لە چالاکیەکانی کە لە ڕابردووە کراوە باسی کەم و ئەوەش بڵم کە ئێمە لە ساڵی ڕابردوو بە تایبەت یەکێ لەو چالاکیانی کە بەڕاستی گرنگ بوو هێنامانە سلێمانی و پرۆژەی ناسا بوو کە کۆمەڵی خوێندکاری زۆر تیا پێشداریکە پێما بێ پرۆژێکی زۆر تاسە بوو و هەروەها پلانیژەیەکە لە مانگی 6 ساڵە بە هاوکاری ڕێکخراوە نێودوڵەتەکانی دەرەوە چالاکێکی زۆر گەورە لە سلێمانی ئەنجام بین کە لە سەراستی جیهان پێم وایە دەنگدانەوەی بێ ئینشاڵڵا و هەروەها بۆ ڕۆژی یادی کۆمەڵی خوێندکارانیش سوپرایزی گەورەمان هەیە لە سلێمانی ئەو کە لە 24 کە ئێمە سوپرایزی گەورەمانە بێ لە سلێمانی بۆ ینی پەنجادی 50 ساڵەمان و ئەو کاتە توانین کۆمەڵە پرۆژە و چالاکی وا ڕابگەینین کە پێم وایە لە نەک سلێمانی ڕەنگە لە عێراقیشە تا ئێستا ئەنجام نەدرا هەربژین دەستان خۆش بێمیشە چاوەڕێی باشترینەکانتان لێکین کاکشار و سپاس بۆ تۆ دەست خۆش بێ دووبارە